قێزەونترین زیندان لەسەر زەوی ناسراو بە قەسابخانی مرۆڤەکان و زیندانی سوور. ئەم زیندانە خاوەنی کۆمەڵێک سیرۆکی زۆر ترسناکە لەسەر کوشتنی مرۆڤ بە قێزەونترین ڕێگە. دەیان هەزار زیندانی کراو بەهۆی ئەشکەنجەدانەوە گیانیان لە دەستدا. تەنانەت دیوارەکانی ئەم زیندانە شاید حاڵن بۆ کۆمەڵکوژیەکان. ئەم زیندانە بە زۆرێک قێزەونە دەرباز بوون تێیدا مەحاڵ بوو. ئەگەر کەسێکش تێیدا دەرباز بوایە وەکو دار ئاسایەک تەماشا دەکرا. هیوای زیندانی کراوەکان ئەوە بوو دەرباز بن لەم زیندانە. هەموو ئەمانە تەنها لە پێناوی مانەوەیان لە ژیان. مردنێکی ئاسایی هەموو ئاواتێکی زیندانی کراوەکان بوو، چونکە بەرگەی ئەو ئەشکەنجە و دیمەنە قێزەونانەی نیو زیندانەکەیان نەدەگرت. زیندانی سیدنایە قەسابخانەی حکوومەتی بەشار ئەسەد بوو. ئەمڕۆ باسی ئەم زیندانیە دەکەین بە هەموو وردەکارێکانیەوە کە چۆن تێیدا زیندانی کراوەکان کوژراون و ئەشکەنجە دراون و لە سێدارە دراون. هەروەها زیندە بەساڵکردن و کۆمەڵکوژی و سەرجەم سیرۆکە قێزەونەکانی تر. باسی ئەو کەسانش دەکەین کە بە زیندوی لەم زیندانە دەرچوونە و بە زمانی خۆیان باسی ئەم زیندانە دەکەن و ئەو ڕووداوانش دەگێڕنەوە کە بە چاوی خۆیان بینیویانە. زیندانی سیدنایە لە ساڵی 1970 دروست کراوە بە دیاریکراوی لە باکووری شاری دیمەشق لە سووریا. ئەم زیندانە تایبەت کراوە بەو زیندانیانەی کە بەهۆی بابەتی سیاسیەوە دەست بەسەر کراون. هەروەها ئەو خەڵکە ناڕازی کە بەرامبەر دەسەڵاتی ستەمکار خۆپێشاندانیان ئەنجامدا. گرتن و کوشتنی ئەم کەسانە گەورەترین هۆکار بوو بۆ دروستکردنی زیندانی سیدنایە. هەر کەسێک باسی سیاسەتی بکردایە خۆ ناڕازی بووە لە دەسەڵاتی بەشار ئەسەد یان سەربازێک بووە کە هەڵەیەکی بکردایە ئەوە خۆی لەم زیندانە دەبینیەوە. بەڵام ئەم زیندانە شوێنێکی ئاسایی نەبوو، وەکو زیندانەکانی تر نەبوو. وەکو دەستگای لێبوردی نێودەوڵەتی وەسفی کردووە، ئەم زیندانە ناسراوە بە قەسابخانی مرۆڤایەتی یاخود کوشتارگەی مرۆڤایەتی. ئەمەش بە پێی راپۆرتێکی فەرمی کە لە ساڵی 2013 دەرچووە. هەروەها ئەم وەسفانەی کە بۆ ئەم زیندانە کراوە پاش بیستنی سیرۆکی قوربانیەکان بۆ دەردەکەوێت کە ئەم ناوە پڕ بە پێستی زیندانەکەیە. زیندانی سیدنایە بە دیاری کراوی دەکەوێتە ناوچەی سیدنایە لە باکووری ڕۆژ ئاوای دیمەشق. کەوتۆتە سەر گردێکی بەرز، دەوروبەری گردەکە هەمووی بۆم بڕێژ کراوە کە ئەمە تەنیا هێڵی یەکەمی بەرگریە لەو زیندانە و کۆمەڵێکی تری هێڵی بۆم ڕێژکراوی هەیە، وەکو هێڵی ناوەکی و دەرەکی و هێڵی تایبەت بە تاکەکان. تەنانەت هەندێک ئەڵغامبوونی هەیە لەوێ کە دژی تانک و ئۆتۆمبیلی جەنگیە، بۆیە ئەمەش زیاتر بۆمانی دووپا دەکاتەوە کە هەڵهاتن لەم زیندانە مەحاڵە و هێشتا باسی یەکەکانی پاڵپشتی سەربازیمان نەکردووە کە بە بەردەوامی هەموو خولەکێک چاودێری ئەم ناوچەیە دەکەن. ئەو کارمەندە ئەمنیانە دەسەڵاتی تەقەکردنیان هەیە. هەر کەسێک لە ناوچەی قەدەغەکراوی دەوروبەری زیندانەکەدا ببینن ڕاستەو خۆ تەقەی لێ دەکەن. و ئەم زیندانە بە خانە قەرەباڵغەکانی ناسراوە، واتە ژووری ئێزگار زۆری تێدایە و هەر خانەیەکی ئەم زیندانە بەلایەنی کەمەوە سەدان کەسی تێدایە. هەوا گۆڕکێ و ڕووناکی و تیشکی خۆر و هیچ شتێکی تێدا نییە. و کۆمەڵێکدان پێدانانی زۆر بڵاو کراوەتەوە هی ئەو کەسانی کە بە موعجیزە لە دەستی ئەشکەنجەدانەکانی ئەم زیندانە دەرباز بوونە. بە جۆرێک باسی ئەم زیندانیان دەکرد کە هەر کەسێک ڕێی بکەوێتە ئەم شوێنە پێویستەکە بە هەموو جۆرێک لە یاد بکرێت و چاوەڕوانی ئەوە نەبێت جارێکی تر دنیای ڕووناک ببینێتەوە، چونکە ئەو کەسەی دێتە ئەم زیندانەوە بەما نای وشە ناوی خۆی لە بیر دەسێتەوە. بە جۆرێک ئەشکەنجە دەدرێت، نازانێت ناوی چیە و خەڵکی کوێ و بە چ زمانێک قسە دەکا، تەنها دەبێتە ژمارەیەک هاوشێوەی ژمارەی ئەو مرۆڤانەی ترکە لە نێو ئەم زیندانەدان. تەنانەت کەس و کار و هاوڕێ و ناسیاوەکانیشت هیچت لەبارەوە نازانن و بچووکترین هەواڵیان لەبارەتەوە دەست ناکەوێت. نازانن کە ماوی لە ژیان یاخودنا، تەنانەت ناتوانن سەردانیشت بکەن، چونکە ئەگەر سەردانیت بکەن ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵ تۆ زیندانی دەکرێن و ئەشکەنجە دەدرێن. بە کورتێکەی بە هەموو زۆرێک بڵۆک کراویت لە ژیان و ئازادی و ڕووناکی. من باوەڕم ناکرد ئەم زیندانە لەلایەن موسڵمانانەوە سەرپەرشتی کرابێ. ئەوانەی بەڕێوبەری ئەم زیندانە بوون تەنها لەسەر ناسنامەکەیان نووسرا بوو موسڵمان. ئەگەینا بچووکترین مافیان بەسەر موسڵمانەوە نییە، چونکە بە هیچ زۆرێک موسڵمان بەم شێوەیە ئازاری مرۆڤەکان نادات. ئەم زیندانە ناو نرابوو بە زیندانی سوور،
هەروەها ئەم زیندانە پێش هەڵگیرسانی شۆڕشی سووریا هەر بەردەوام بوو لە ئەنجامدانی ئەم کارە قێزە و نانەی. خەیاڵ بکە چەند مرۆڤ لەم شوێنە گیانیان لە دەستدا و سەرجەم هیوا و ئاوەتەکانیان لە ناو براوە. هەموو ئەو تاوانانە پێش ساڵی 2011 بوونیان هەبوو. بیهێنە بەرچاوت پاش ئەوەی خەڵکی دەستیان بە خۆپێشاندان کرد بۆ ڕووخاندنی ڕژێمی بەشار ئەسەد، چەند خەڵکی تر گیراون و ئەشکەنجە دراون و کوژراون. تەنانەت ناتوانین خەیاڵی ئەو تاوانانە بکەین کە لە دژی مرۆڤەکانی نێو ئەم زیندانە ئەنجام دراوە. کێشەکە ئەوەیە زۆرینەی هەرە زۆری ئەو کەسانی لەم شوێنەدا زیندانی کرابوون موسڵمان بوون، هەروەها خەڵکی سووریا بوون و نەوەی وڵاتەکە بوون، واتە خەڵکانی بێدین و کافری لێ نەبووە، هەروەها خەڵکانێکی نەناسراوی لێ نەبووە تا بەم شێوە دڕندانەیە لە ناو ببرێن. بۆیە وتم بەڕێوبەری ئەم زیندانە مافی بە موسڵمانەوە نییە، چونکە بە قێزەوترین ڕێگاکان ئەشکەنجی موسڵمانانی داوە و لە ناویانی بردووە. هەروها ئەوەش بزانە کە ئەم زیندانە ڕاستەوخۆ فرمانی لە وەزارەتی بەرگری سووریا وەردەگر کە لە قێکبوون لە ڕژێمی بەشار ئەسەد و سەرجەم فرمانەکانە لە ڕژێمی بەعسی سووریاوە وەردەگر. ئەو کەسانی لەم شوێنە زیندانی دەکران کە سوکاریان نیان دەتوانی تەنانەت بە تەلەفۆنیش پەیوەندیان پێوە بکەن و ئەگەر بیان ویستایە سەردانیان بکەن ئەوە دەستگیر دەکران یاخود ئەشکەنجە دەدران، تەنانەت ڕێگەیان پێنەدەدرا هیچ لەباری ڕۆڵەکانیانەوە بزانن و پێیان نەدەگوترا کە چیان بەسەر دێت و بەنیازن چیان لێ بکەن، تەنانەت نەیان دەزانی کە ئایا لە ژیاندا ماون یاخود مردوون. و ئەو کەسانەی دەکرانە ئەم زیندانەوە وەکو ئەووا بوو بکرێنە جیهانێکی ترەوە، یانی بە مانای وشە لەم جیهانە ئاسایی خۆماندا دەبڕان و پەیوەندی ئاساییان نەدەما. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بێ زیندانیەکان بە هەموو ڕێگەیەک ئەشکەنجە دەدران، بە ئاسنی کارەبایی لیان دەدرا و بە کۆمەڵ لە سێدارە دەدران، هەروەها دەستدرێژی سێکسیان دەکردە سەر پیاوان و ئافرەتانیش، هەروەها پیاوانە لە پیاوەتی دەخست و پاشان ئەندامەکانی لاشیانیان دەبڕیەوە، نینۆکەکانیان لێ دەکردەوە، قژیان بەسەریانش نەدەهێشت، تەنانەت ئامێریان هەبوو مرۆڤیان کەپس دەکرد و گۆشتەکەیان دەکردە نێو زبڵ و فڕێدەدران، یاخود دەکرانە خواردنی سەگ و پشیلە. هەموو ئەم شتانە و زیاتریان لەگەڵ دەکرا بەبێ ئەوەی دادگای بکرێن. بەتایبەت دوای ساڵی 2011 خەڵکێکی ئێزگار زۆریان گرت بەهۆی شۆڕشی سووریاوە. هەر کەسێک قسەی بە بەشار ئەسەد و ڕژێمی سووریا بەوتایە ڕاستەوخۆ دەستگیر دەکرا و دەهێنرایە ئەم زیندانەوە. ئەم زیندانەش پێناسەکە یەکسانە بە مردنێکی لەسەرخۆ، کارەکانیان هیچ نەدەکەوتە دادگاوە، بەڵکو لەسەر شەقام دەستگیر بکرابای ڕاستەوخۆ خۆت لەم زیندانە دەبینیەوە. کەسانێک هەن لە تەمەنی 18 ساڵیدا چوونەتە ناو زیندانەکە و لە تەمەنی 61 ساڵیدا هاتوونەتە دەرەوە، واتە 43 ساڵ لە زیندان دانیشتون، خێزانەکانیان نازانن لە ژیاندان یاخودنا، ئایا مردوون لەکوێ بوون یان چیان بەسەردا هاتووە، هیچیان لەبارەوە نازانی. ئەگەر بشت ویستایە کەس و کارەکە لەم زیندانە دەربکەی ئەو کارە مەحاڵ بوو، چونکە ڕاستەوخۆ تۆمەتی تیرۆر دەدرایە پاڵت و تۆش بە تیرۆرز ناوزەن دەکرایت و دەستگیرتیان دەکرد. سەبارەت بە شێوەی زیندانەکەش لە شێوەی تابلۆی مەرسێدیسدایە، یاخود لە دوورەوە تەماشای بکەی لە PTY ئینگلیزی دەچێت بە کەپیتاڵ. زیندانەکە لە 3 بینای گەورە پێک دێ و هەر بینایەک 4 نهۆمی لە سەر زەوی و 3 نهۆمی لە ژێر زەوی هەیە. بێگومان بەپێی زانیارە سەرەتایەکان دەوترێت کە 3 نهۆم لە ژێر زەوین، ئاگینا خەڵکی بەردەوام لە گەڕاندان و دەنگۆی ئەوە هەیە لە ژێر زەوی نهۆمی زیاتر بوونی هەبێ. تەنانەت دەوترێت هەر بینایەک 7 نهۆمی لە ژێر زەویەکە هەیە. تەنانەت ئەو کەسانی لەم چەند ڕۆژەی ڕووخانی بەشار ئەسەد دەربازیان بوو باسی ئەویان دەکرد کە نهۆمی زۆر زیاتر لە ژێر زەویەکە بوونی هەیە و بە 7 نهۆم مەزەندە دەکرا. ئەم زیندانە بە جۆرێک ئالۆزە کە تا کاتی بڵاوکردنەوەی ئەم ڤیددیۆیش خەڵکی لە نێو ئەم زیندانەدا دەگەڕێن و شتی نوێ دەدۆزن و خەڵکی زیاتر ئازاد دەکەن. تەنانەت ژێر زەمینەکان و شوێنە ئالۆزەکانی هێشتا بە تەواوەتی پێی نەگەیشتون. ئەم زیندانە بە پێی مەزەندەکان زیاتر لە 100,000 کەسی تێدا زیندانی کرابوو و 3 ڕۆژ پاش ئازادبوونی سووریا تەنها توانرا 300 کەس ئازاد بکرێ و زۆرینەی خەڵکی نەیانتوانیوە بگەنە ژێر زەمینەکان و بزانن چی لێ و چۆن مرۆڤەکانی ئەوێ ئازاد بکەن. ڕەنگە ئێستا تۆوەکو بینەرێک بپرسی ئەی باشە ئەگەر دەزانن 100,000 کەسی تێدا زیندانە بۆچی تەنها 300 کەس ئازاد کراوە؟ ئەی ئێمە چۆن زانیومانە کە 100,000 کەسی تێدایە؟ با وەڵامی ئەم پرسیارشتان پێ بڵێم. کاتێک خەڵکی هاتنە نێو ئەم زیندانە بۆ ئازادکردنی مرۆڤەکان
لە ژووری کامێرەکانی چاودێریەوە تەماشای کامێرەکانیان دەکرد. بینیان ڕێژەیەکی ئێزگار زۆری خەڵکی لە نێو زیندانەکان ماون و جوڵە دەکەن و لە ژیاندان، بەڵام چنێک بە دوایان دەگەڕێن شوێنەکانیان نادۆزنەوە، نازانرێت لە کوێن تا دەستیان پێیان بگە. زیندانەکە بە جۆرێک ئاڵۆزە، تەنها ئەو کەسانی بەڕێوبەری بوون سەری لێ دەردەکەن و دەزانن جێگاکانیان لەکوێیە، و ئەو زیندانی کراوانەی کە تا ئێستا دەرنەکراون بە جۆرێک دوورن کە هیچ دەنگێک و هیچ ڕووناکیەکیان پێناگا. دەیان ساڵە لە ژوورێکی تاریکن و تیشکی خۆریان بەرناکەوێ، بە ئاسانیش نادۆزرێنەوە تا بتوانرێت ئازاد بکرێن. بۆ ئەوی بە شێوەیەکی جوانتر وەسفی ئەو مرۆڤانەتان بۆ بکەم، وەکو ئەو وایە لە نێو گۆڕ بن، چونکە لە نێو گۆڕ مرۆڤەکان ئاگیان لەسەر زەوی نامێنێ. ئەو زیندانی کراوانش بە هەمان شێوەکو ئەو وایە لە نێو گۆڕ بن، و زیندانەکانی ژێرزەوی لە کۆمەڵێک بەش پێک دێن. یەکەمیان بەشی سوورە و ئەمەش بە خوێناویترین بەشی دادەنرێت و پێی دەوترێ بەشی سووریان زیندانی سوور، چونکە لە ساڵی 2010 گەورەترین کۆمەڵکوژی لە مێژووی زیندانی سیدنایەدا ڕوویداوە، و ئەم کۆمەڵکوژیەش لە دژی خەڵکی موسڵمان ڕوویدا، و ئەم موسڵمانانە پاش ئەوەی کە کوشتیانیان خوێنەکانیان وەرگرت و دیواری زیندانەکەیان پێ بۆیاخ کرد، هەر بۆیە دیوارەکان سوور بوون و پێی دەوترێت زیندانی سوور. سەبارەت بە بەشی سپی زیندانەکە، ئەمەش بۆ ئەفسەرانی سەربازیە. ئەم بەشەش بە نزیکەی شێوەی سوارگۆشەیە و ئەوەی بە بەشی سپی دادەنرێت بە مانای زیندان وەکو هەر زیندانیەکی ئاسایی دێ، بەبێ ئەو ئەشکەنجەدانانەی کە باسمان کردن. ئەو کەسانی لەم زیندانەدا ئازاد بوونە باسی ئەویان دەکرد کە دەنگی قیژە و هاوارەکان لە خودی ئەشکەنجەدانەکە زیاتر ئازاری ئێمەیان دەدا. میلیشیاکانی بەشار ئەسەد هەموو جۆرە ڕێگەیەکیان بەکاردەهێنا بۆ ئەشکەنجەدان، لە لێدان و برسیکردن و ڕوودکردنەوەی زیندانیەکان، بە کارەبا لە مرۆڤەکانیان دەدا و ئاگریان لە جستەیان بەردەدا، هەروەها نینۆک و ددانی زیندانیەکانیان دەردەکرد، وشتی تری زۆر قێزەونیان ئەنجام دەدا کە ناتوانین بە ئاشکرا باسییان بکەین لەم ڤیددیۆیەدا. لەم زیندانەدا لە ساڵی 2011 بۆ 2010 زیاتر لە 30,000 مرۆڤ کوژراون بە قێزەونترین ڕێگاکان، کە هەندێکیان لە سێدارەدا و هەندێکیان بوونە خواردنی سەگ و هەندێکی تریشیان لە ڕێگەی ئاگر تێبەردانەوە بوونە خۆڵەمێش، و ڕێگەیەکی زۆر قێزەونیان بەکاردەهێنا بۆ تۆقاندنی زیندانیەکان. ئەویش ئەوەیە بڵند گۆیان لە هەموو ژوورێکی زیندانەکە دانابوو. کاتێک کەسێکی نوێیان بهێنایە بۆ نێو ئەم زیندانە، لە کاتی ئەشکەنجەدانی مایکێکیان دەهێنایە بەردەمی و سەرجەم هاوارکردن و قیژانەکەیان لە ڕێگەی بڵند گۆوە دەگواستەوە بۆ سەرجەم ژوورەکانی ئەم زیندانە، بۆ ئەوەی بە خراپترین شێواز مرۆڤەکان بترسێنن و دەنگی ئەشکەنجەدانیان ببیستن، و لە ڕووی دەرونیەوە سەرجەم مرۆڤەکانیان داڕ و خاندە بوو. بە جۆرێک ئازاری مرۆڤەکانیان داوە ئەگەر ئازادیش بکرێن باوەڕ ناکەم بە هیچ زۆرێک بتوانن جارێکی تر وەکو مرۆڤێکی ئاسایی ژیان بەسەر برن. تەنانەت سیاسەتی برسیکردنیان بەکاردەهێنا، زۆر جار بۆ ئەوی مرۆڤەکان لە برسان نەمرن تەنها یەک دەنکێک زەیتونیان پێدەدان بۆ ئەوی لە ژیاندا بمێنن، یاخود بە نیوەڕوان خواردنیان بۆیان دەهێنا، بەڵام کاتێ خواردنەکانیان دەهێنا لە جێگەیەکی دوور دایاندەنا کە دەستی زیندانەکان پێی نەگا، و بۆ ماوەی 2-3 ڕۆژ بەم جۆرە لە شوێنێکی دوورە دەست خواردنەکانیان دادەنا بۆ ئەوی تەماشای بکەن. پاشان کە خواردنەکە بۆ گەندە بوو، ئەو کات دایاندایە زیندانیەکان بۆ ئەوی بیخۆن و دواتر تووشی چەندین زۆری نەخۆشی دەبوون و بە هیچ ڕێگەیەک چاودێری تەندروستی نەدەکران و چارەسەریان وەرناگر. بێگومان ئەم قسانی بۆتانی دەکەم هەمووی لەسەر زاری زیندانی کراوەکانەوە بۆتانم گواستۆتەوە، و شتانێکە کە بە چاوی خۆیان بینیویانە و بۆ ئێمەی باز دەکەن. و نەک تەنها ئەمانە، ڕژێمی بەشار ئەسەد ڕێگەی زۆر قێزەونیان بەکارهێناوە بۆ کوشتنی مرۆڤەکان، کە نازانم لە کامیانەوە دەست پێ بکەم. زیندانی کراوەکان باسی ئەویان دەکرد هەموو 2 ڕۆژ جارێک دەهاتن ڕێژەیەکی زۆری زیندانی کراویان دەبر بۆ لە سێدارەدانی بە کۆمەڵ، و پاش لە سێدارەدان تەرمەکانیان کەپس دەکرد و دواتر پاشماوەکانیان فرێدەدایانێ و گۆڕی بە کۆمەڵەوە. لە ڕێگاکانی برسیکردن ئەوە بوو کە بۆ ماوەیەکی زۆر خواردن و خواردنەوەیان نەدەدایە زیندانیەکان، تاوایان لێداهات زیندانیەکان پیسایی خۆیان دەخوارد بۆ ئەوی لە ژیاندا بمێننەوە. لە زیندانی سیدنایە زیاتر لە 72 ڕێگەی جیاوازی ئەشکەنجەدان بوونی هەبوو کە بەڕاستی ناتوانین باسی دانە بەدانیان بکەین لەبەر حاڵەتی دەرونی. من باوەڕ ناکەم لەم سەردەمەی ئێمەدا کە سەدەی 21 و هێشتا مرۆڤ هەبێ بەم ڕێگایانە ئەشکەنجە بدرێن. ئەو ڕێگە قێزەونانەی بۆتانم باس کرد هێشتا نمونەیەکی بچووکن. ڕێگای تر زۆر بوونی هەبووە کە ناتوانم لەم ڤیددیۆیە بە ئاشکرا باسییان بکەم بۆ ئەوی دەروونتان ماندوو نەبێت.
ڕێگای تریش بەکاردەهێنرا بۆ کوشتنی مرۆڤەکان. بۆ نمونە سەری مرۆڤەکانیان دەخستە نێوان دەرگا ئاسنیەکان و پاشان بە خێرای دەرگاکەیان دادەخست. هەروەها ئەندامەکانی لاشەیانیان بە زیندوی دەبڕیەوە لە بەرچاویان و لێیان دەگەڕان خوێنیان لێ بڕوا هەتا گیانیان لە دەست دەدا. هەروەها ئاوی گرمیان بەسەر زیندانیەکان دەڕشان هەتا هەموو جستەیان دەسووتە. هەروەها تیزابیان دەکردە سەر و چاویان و پێسی لاشەیانیان لێ دەکردەوە و زۆرترین ڕێگەی کوشتن کە بەکار هاتبێت ئەوەیە زیندانیەکانیان بە قاچیان هەڵدەواسی و پاشان بە قامسی و دار لیانیان دەدا هەتا گیانیان لە دەست دەدا و ئەگەر بیان ویستایە دان پێدانان لە کەسێک وەربگرن ئەوە مردنیان پیشانی ئەو مرۆڤە دەدا بەڵام نیان دەکوش هەتا قسەکانی لێ وەربگرن. بۆ نمونە ئاسن و کەرەسی سەربازیان دەخستە کۆمی مرۆڤەکانەوە دەست و قاسیانیان دەبڕیەوە و تیزابیان بە لاشەیان دەکرد. هەموو ئەمانە و لە کۆتاییدا دان پێدانانیان لە کەسەکە وەردەگر وە کورسیەکی ئاسنیان هەبوو کە ئەو کورسیان بە ئاگر گەرم دەکرد هەتا ڕەنگی سوور دەبوو. پاشان زیندانیەکانیان لەسەری دادەنیشان بۆ ئەوەی ئەشکەنجیان بدەن و قسەیان لێ وەربگرن و ئەگەر مرۆڤەکە قسەی نەکردایە ئەوە لەسەر ئەو کورسیە بەجێیان دەهێش هەتا مرۆڤەکە بە تەواوەتی لەناو دەسوو و جەستەی دەتاوایەوە. ئێمە کاتێک دەڵێن زیندانی سیدنایە قەسابخانەی مرۆڤایەتی بووە واتە هەر بەڕاستی قەسابخانە بووە بە مانای وشە کە باوەڕ ناکەم هیچ وڵاتێکی تر ئەم ڕێگایانی بەکارهێنابێ یاخود ڕەنگە هەبێت و مرۆڤایەتی ئاشکرای نەکردبێ. لە زیندانی سیدنایە ژووریان هەبوو کە 2 مەتر بە 2 مەتر بوو بۆ نزیکەی 50 بۆ 100 کەسیان دەخستە ئەو ژوورە و لە بان یەکتری دادەنران و بۆ ماوەی چەندین ڕۆژ لەو زیندانیە دادەنران هەتا گیانیان لە دەست دەدا. من لە سەرەتا وتم کە بەڕێوبەری ئەم زیندانە و ئەو کەسانی کاریان تێدا دەکرد مافیان بە موسڵمانەوە نەبووە چونکە کارێکیان کردووە شەیتان باوەڕ ناکەم بیری لێ کردبێتەوە. ئەگەر ئافرەتێکی دینداریان لەم زیندانە بەند بکردایە کاتێک بیان ویستایە دەست درێژی بکەنە سەر پێش وەختە قورئانیان هەڵدەکرد و دایان خستە سەر ئەو سوورەتی کە ئافرەتەکە ئارەزووی لێتی یان بە گوێگرتن لێی ئارام دەبێتەوە بە دەنگی هەر قورئان خوێنێکە خۆی بیویستایە. دواتر بە گوێگرتنی قورئانەکەەوە دەهاتنە نێو زیندانەکە و بە خراپترین ڕێگە دەست درێژیان دەکردە سەری. تەنانەت میلیشیاکانی بەشار ئەسەد بە زۆرێک ستەمکار بوون ڕێگەیان بە کەس نەدەدا نوێژ بکات. هەر کەسێک نوێژی بکردایە ڕاستەوخۆ دەکوژرا بۆیە زیندانیەکان لە ترسی گیانی خۆیان تەنها بە چاو نوێژیان دەکرد و بە ئاشکرا نوێژیان ئەنجام نەدەدا. واتیە نەگەن ئەم ڕێگەیانی باسمان کرد تەنها بەرامبەر کەسانی گەورە ئەنجام درراوە بەڵکو منداڵی هەرزەکار و تازە پێگەیشتوش هەمان کاریان بەرامبەر ئەنجام دەدرا و ئەشکەنجەی دەرونی دەدران کە مەحاڵە منداڵێکی سەلامەتیان لێ دەربچێت و هەر کەسێک ناوی عومەر بووایە ڕقێکی زۆر گەوریان لێ هەڵدەگرت ئەویش بە هۆکاری ئەو ڕق و کینەی کە بەرامبەر ئیمامی عومەر هەیان بوو ڕەزای خوای لێبێت. بۆیە کەسانێکی زۆر دەستگیر کرابوون و ئەشکەنجە درابوون تەنها لەبەر ئەوەی ناویان عومەر بوو. ناوی عومەر لای ئەوان تاوانێکی گەورە بوو و خەڵکی سووریا نیان دەوێرا بە ئاشکرا ناو لە منداڵەکانیان بنێن بە ناوی عومەر و زۆر زار فەرماندە سەربازیەکان تاوانێکیان ئەنجام دەدا بۆ ئەوەی تاوانەکان لە سەریان نەمێنێت خەڵکی مەدەنیان دەگرت کە ئەوانەی دژی ڕژێمی بەشار ئەسەد بوون بە زەبری لێدان و تۆقاندن دان پێدانانیان پێیان بڵاو دەکردەوە لەسەر ئەو تاوانانەی کە فەرماندەکانی وڵات ئەنجامیاندا بوو. بەو شێوەیەش تاوانەکانیان لەسەر خۆیان لا دەبرد و دایان خستە ئەستۆی خەڵکی بێتاوانەوە. یانی تۆ بیهێنە بەرچاوت بنە ماڵی ئەسەد ماوەی 53 ساڵ حکمی سووریایان کرد و ئەم ئەشکەنجەدانە بۆ ماوەی ئەوەندە ساڵە بەردەوام بوو هەرچەندە سووریا بەڕواڵەت بە وڵاتێکی موسڵمان ناسراوە بەڵام باوەڕ دەکەی لە ژێر ئەم هەموو فشار و ئەشکەنجەدانە ژیانیان بەڕێ کردبێت بەڵێ ئەمە سووریا بوو لە سەردەمی بنەماڵی بەشار ئەسەد. زیندانی سیدنایە وەکو نمونەیەکی ڕوونی پێشێڵکاری مافەکانی مرۆڤ و تاوانی دژی مرۆڤایەتی دەمێنێتەوە. بەڵگە و شاید حاڵەکان پژڕاستی دەکەنەوە کە ئەم شوێنە یەکێکە لە تاریکترین لاپەڕەکانی مێژووی هاوچرخی سووریا و پێویستە کۆمەلگەی نێودەوڵەتی هەنگاوی جددی بنێ بۆ کۆتایی هێنان بەم پێشەڵکاریانە. چیرۆکەکان زۆر زۆرن دەربارەی ئەم زیندانە بەڵام ئەوەندەی گێڕامانەوە با بەس بێت بۆ گەیاندنی بیرۆکەیەک بە ئێوە لەسەر ئەو بارودۆخی کە بەسەر خەڵکی سووریادا هاتبوو. خوای گەورە ئارامی و ئاسایش بگەڕێنێتەوە بۆ وڵاتی سووریا هەروەها هەموو نەتەوەکان بەبێ جیاوازی مافی خۆیان بەدەست بێت. لێرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەمان. هیوادارین ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایب پاکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە.
تا ڤیددیویەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.